باراک ئۆبامای سەرۆکی پێشووی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی چوارشەممە لە کۆڕێکدا ئەوەی لە شیکاگۆ سازی کرد پلانەکانی ئایندەی خۆی بۆ بنیادنانی کتێبخانەیەکی سەرۆکایەتی ئاشکرا کرد ئەوەی بڕیارە لە بەشی باشووری شیکاگۆ دروستی بکات لەو شوێنی کە خۆی و خێزانەکەی تێیدا پەروەردە بوون و هەر لەوێش دەستی بە کاری سیاسی خۆی کرد. سەرۆک ئۆباما گوتی ئەم ساڵ دەست بە بنیادنانی ئەو سنتەرە دەکرێت و لە ماوەی 4 ساڵدا تەواو دەبێت. کاتێک من و هاوسەرەکە میشل دەستان بە تاوتوێکردنی مەسەلەی بنیادنانی سنتەری سەرۆکایەتی کرد لە ڕاستیدا ئێمە سوور بووین لەسەر بنیادنانی شتێک بۆ ئایندە کارێکە لە ئایندە بڕوانێت نەک لە ڕابردوو هەر لەبەر ئەوەیە کە ئێمە ناوی سنتەری دەدەنین نەک کتێبخانە. باراک ئۆباما لە وتەکەیدا بۆ ئامادەبووان لە نێویاندا ڕام ئیمانوئیل قایمقامی شیکاگۆ گوتی ئەوەی ئێمە دەیخوازینەوەیە ئەم سنتەرە ببێتە دامەزراوەیەکی جیهانی بۆ ڕاهێنان پێکردنی لاوان و ڕابەرایەتی بۆ ئەوەی جێدەستیان لە نێو کۆمەڵگەکانیان و لە وڵاتەکانیاندا و هەروەها لە جیهاندا دیار بێت و کاریگەریان هەبێت. ئەمە ئامانجی ئێمەیە. ئەوەی ئێمە ئەو پەڕی دڵخۆش دەکات و مای خۆشحاڵیمانە خوڵقاندنی دامەزراوەیەکە ئەوەی ڕاهێنان بنەوەی داهاتوو بۆ ڕابەرایەتیکردن دەکات. باراک ئۆبامای سەرۆکی پێشووی ئەمریکا گوتیشی من و خانمی یەکەم میشێل ئۆباما بڕی 2 ملیۆن دلار بۆ پرۆگرامی هاوینەیی کار دەبەخشین. یەکێک لەو شتانەی کە ئەم ساڵ من و هاوسەرەکەم دەستی پێ دەکەین بەخشینی بڕی 2 ملیۆن دلار دەست بەجێ بۆ گەڕخستنی لاوانی کۆمەڵگەکەیە لە پرۆگرامەکانی کاردا بۆ ئەوەی گەنجان بخرێنە کارەوە و هەروەها لە پێناو ئەوەی دەست بە خوڵقاندنی دەرفەت بۆ سەرجەمیان دابین بکەین. سەرۆک ئۆباما باس لە سنتەرەکە دەکات ئەوەی چەندان بنیاد لە خۆ دەگرێت. ئەم سنتەرە هەستکردن بە ژیان دەخوڵقێنێت هەروەها سوودی ئابووریشی دەبێت و خەڵکان بۆ لای خۆی ڕادەکێشێت نەک هەر بۆ ناوەوەی بەڵکو لە دەرەوەی سنتەرەکەش کاتێکی خۆشی تیادا بەسەر دەبن و وەک گۆشت برژاندن و هەڵدانی کۆلارە و هەتا دوایی. سەرۆک ئۆباما باسی تەمەنی ژیانی خۆی لە شیکاگۆ کرد گوتی باشترین شت لە ژیانمدا ڕوویدا بێت لێرەدا بووە و هەر لێرەش نزیکترین هاوڕێیانم ناسیوە و لێرەش دەستم بەکار کرد هەروەها لە شیکاگۆدا فێری بەها مەزنەکان بووم و ئێستا ئەم بەهایانە ڕادەستینەوەی داهاتوو دەکەم.